پێشەکی لاپەڕە هەشت. ئێوە ناوی گەلێک لەشکرکەشی و دەسەڵاتدارە گەورە جیهانگیرەکانتان بیستووە کە چەندان وڵاتیان لە ژێرسمی ئەسپەکانیاندا وێران کردووە و ژن و پیا و پیر و جوانیان لە خوێندا گەوزاندووە و چەندان ناوچەی ئەم سەرزەمینەیان کردووە بە گۆمی خوێن. چەندان منارەیان لە کاسەی سەری ئادەمیزاد دروست کردووە. چەندان پێلەقەیان لە شارستانی ئەم جیهانە فراوانە داوە. بەڵام باوەڕ ناکەم ناوی سپارتاکۆستان بەو جۆرەی کە بووە بیست بێ ویان بەباشی لێ شارەزا بووبن. اینجا بۆ ئەوەی بەباشی لە سپارتاکۆس بکەن ئەم نامیلکەیەتان پێشکەش ئەەکەم. وەرگێڕ بە کورتی لاپەڕەنۆ. سپارتاکۆس کۆیلەیەکی زیرەک و ئازای ئازادی خواست بۆ. سەردارە گەورە و دەڵەمەندە خاوەن کۆیلەکانی ئەو سەردەمەی وڵاتی ڕۆم زۆر ڕقیان لێی بووە. ئەو کارانەی کردوێتی مەبەستی خۆدەرخستن و پاداشت وەرگرتن و وڵات داگیرکردن نەبووە، بەڵکو وەکو ئازادی خوازێک هەمیشە ویستوێتی ئادەمیزاتی کۆیلە لە ژێر باری زۆر و چەوسانەوە و ستەمی چیناتیدا ڕزگار بکە. ئەم شۆڕشگێڕە ناوی لەسەر زمان و قەڵەمی گەلێک لە مێژونووسەکان هاتووە. ئەنجا لەبەر ئەوەی هەندێک لە مێژونووسەکانی ئەو کاتە پەروەردەی دەربارەی دەوڵەتەکانی سەردەمی خۆیان بوون، هەمیشە زمان و قەڵەمەکانیان بۆ خزمەتی قازانج و ناوبانگی فەرمانڕەوەکان تەرخان کردبوو. بەڵام ئێوە کە هەمیشە لە زۆر و ستەم بێزار بوون، زۆر جێگای خۆیەتی کە ناوی سپارتاکۆس ڕەوان بکەن و هەمیشە لەسەر زمان تا بێ. هەمیشە بیر لە ڕاپەڕینەکەی بکەنەوە، بە تایبەتی کە ئەتوانن بیکەنە سەر مەشقی کاری شۆڕشگێرانە و خۆڕزگارکردنتان. لە هاوینی ساڵی 1970 بەر لە زاینیدا ژمارەی 200 گلادیتۆر یان بڵین کۆیلەکان ئەیان بردن بۆ شاری کاپۆ، کە یەکێک بۆ لە شارەهارە گەورەکانی ئەو سەردەمەی وڵاتی ڕۆم، تاکو بیاندن بەشەڕ لەگەڵ یەکتردا و بیانکەن بە گژ یەکدا و بە یەکتر بە کوشتیان بدەن. چونکە لەو سەردەمەدا سەرمایەدارە خاوەن کۆیلەکان هەر یەکان ژمارەیەک کۆیلی هەڵ ئەبژارد و وەکو باو بووە لە ڕۆژێکی دیاریکراودا لە یەکێک لە شارەکان لە گۆڕەپانێکی گەورەدا ئەیاندان بەشەڕ و ئەیانکردن بە گشت یەکدا و ئەوانیش لەگەڵ ماڵ و خێزانەکانیان سەیران ئەکردن. ئەو کۆیلانە هیچی وایەکیان بە ژیان و چارەنووسی خۆیان نەما بۆ، ئەویش سەبارەت بەو بارودۆخ و سیستمی کۆمەڵایەتیە نالەبار و پڕ لە چەوساندنەوەیە کە مرۆڤی کۆیلە و هەژار هیچ پایە و بەهاو ڕێزێکی تیادا نەبووە. ئەمانە بەنهێنی ڕێکەوتن و بەدزیەوە بەڵێنیان بە یەکتردا کە بەهاریکاری یەکتر ڕاپەڕن و ئەو بارودۆخە نالەباری کە تیایدا ئەژین سەرۆژێری بکەنەوە و خۆیان و چەندان ملیۆن کۆیلەی تر وەکو خۆیان لەژێر نیری ستەمی چیناتی و چەوساندنەوەی کۆمەڵایەتیدا ڕزگارکەن. لەناو ئەو کۆیلە چارە ڕەشانەدا کە هیچی وایەکیان بە ژیان و دۆڕۆژیان نەما بوو، لاوێکی زیرەک و ئازا هەبوو، ناوی سپارتاکۆس بوو. ئەم لاوە زۆر زیرەک و هۆشیار بوو، بەر لەو کاتی بکرێ بە کۆیلە و ڕەوانی گۆڕەپانی یەکتر کوشتن بکرێ، لە ناوچەکانی ژووری وڵاتی ئیتالیا واتە ڕۆم شوانی ئەکرد و ئاژەڵی بەخێوە کرد. کاتێک کردیان بە کۆیلە ئازادی و بیری ئازادی لەبیر چۆوە، بەڵکو هاوڕەکانی خۆشی هەمیشە لەبارەی ڕاپەڕین و خۆ ئازادکردنەوە تی ئەگەیاندن. سپارتاکۆس ئەوەی بۆ هاوڕە کۆیلەکانی ڕوون ئەکردەوە کاتێک ڕێ ئادەمیزاد لە مافی ژیاندا هەمویان وەکو یەکن. ئەو جیاوازیە چینایەتی کە لە ناو خەڵکی کۆمەلگا چینایەتیەکاندا هەیە تەنیا دیاردێکی کۆمەڵایەتیانە نییە و لە هەموو کاتێکدا توانای لە ناوبردنی هەیە. بەڵام ئەگەر کۆیلەکان هەموو یەک بن و پێکەوە ڕاپەڕن، ئەوە ئەتوانن ئەم بارە کۆمەڵایەتیە نالەبارە لە ناو ببەن و بیگۆڕن، خۆیان لەژێر باری چەوساندنەوە و نیری دیلێتی ڕزگار بکەن. قسەکانی سپارتاکۆس گەلێک کاریگەریانی کردە سەر هاوڕەکانی. لە ئەنجامدا سپارتاکۆس توانی لەگەڵ 76 هاوڕێی خۆی لەوانی کە لەگەڵیا بوون لە هاوڕەکانی ڕابکەن. ئەوانی لەگەڵ سپارتاکۆس ڕایان کرد هەمویان بێچەک بوون، تەنانەت سپارتاکۆس خۆیشی بێچەک بوو، بەڵام لە ڕێگادا خۆیان پڕچەک کرد. ئەویش بەهۆی ئەوە بوو لە ڕێگادا دەستیان بەسەر کاروانێکی بارە چەکدا گرت و هەموو چەکەکانیان بردن. کاتێک گەورەی شاری کاپۆ ویستی بەرگریان لێ بکات، سپارتاکۆس و هاوڕێکانی هەموو دەستە و دایرەکەی گەورەی شاریان چەک کرد و بەخۆیان و چەکەکانیانەوە چوونە چیایەکی سەخت. پەلاماری یەکەم. خاوەن کۆیلەکان کە ئەم هەواڵەی ڕاکردن و خۆڕزگارکردنی سپارتاکۆس و هاوڕەکانیان پێگەیشت لە شاری ڕۆم شڵەژان کەوتنە خۆ. بۆ کەبکردنەوەی ڕاپەڕینەکان یەکەم جار لەشکرێکی 3000 کەسیان ناردە سەر سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگارەکانی لاچیەی ئاڵپ، بۆ مەبەستی لە ماوەکی زۆر کەمدا هەمویان بکوژن ویان دەستگیریان بکەن. بەڵام وەکو حکمی سروشتی هەموو ڕاپەڕینێک لە یەکەمین شەڕدا لە نێوان هەردوو دەستەی شۆڕشگێڕەکان و لەشکری ڕۆمدا لەشکری ڕۆم شکا و ژمارەیەکی زۆریشیان لێ کوژرا. ئەم شکاندنەی لەشکری ڕۆمەکان جگەلەوەی ئازایەتی و قارەمانەتیەکی گەورەی تیا بوو، لە هەمان کاتدا بوو بە هەندێکی گەورەی لەشکرە شۆڕشگێڕەکەی سپارتاکۆس و شۆڕشگێڕەکان باوەڕیان بەخۆیان کرد کە توانای خۆڕزگارکردنیان هەیە و پشتیوانی کردن.
کۆیلەکانی تریش کاتێک ئەمەیان زانی دەستە دەستە و با کۆمەڵ لەم ناو لەولاوە ڕایان ئەکرد و ئەچوونە ناوڕیزی شۆڕشگێڕەکانی سپارتاکۆسەوە. پەلاماری دووەم جارێکی تر دوو دەستە لەشکری 2000 کەسیان ناردەوە بۆ شەڕی سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگێڕەکانی، بەڵام شۆڕشگێڕەکان ئازانە لیان هەچن دەست و هەردوو لەشکرەکان بە تەواوی لەناو بەرد. ئەوەی شانی باس و ستایشە ئەوەیە لەم سەرکەوتنەدا سپارتاکۆس و هاوڕێکانی لە خۆیان بای نەبوون، ئەقلی خۆیان لەدەست نەدا و لەسەر لوتکەی چیابەرزەکان نەهاتنە خوارەوە. هەندێک جار لە ناکاو لە شاخەکانەوە ئاهاتنە خوارەوە و پەلاماری شارە نزیکەکانیان ئەدا و ژمارەیەکی زۆر لە هاوڕێ کۆیلەکانیان لە دەست کۆیلەدارەکان ئاڕفاند و بە خێرایی ئەگەڕانەوە بۆ چیاکان. گیر و گرفتی ئازوخە. بەڵام ئەوەی بوو بە یەکەمین گیر و گرفت لە ڕێگەی زیاتر گەشەکردنیاندا ئەوە بوو ئازوخیان بە زەحمەت دەست ئەکەوت و زۆر جاریش هەر بە برسی ئەمانەوە. بۆ چارەسەرکردنی ئەمەش ناچار ئەبوون پەلاماری شارۆچکە و لادێکانی نزیک و دەوروبەری خۆیان و ناوچە نزیک دەستەکان بدەن بۆ ئەوەی ئازوخیان دەست بکەوێ. بەڵام سپارتاکۆس ئەم کاری پێباش نەبوو و لەم ڕۆوە هەمیشە سەرزەنشتی هاوڕەکانیە کرد. سپارتاکۆس ئەیویست و لەو ئاژاوەی وەربگرێ کە یەخەی ڕۆمیەکانی گرتە بوو. ئەویست خۆی و هەموو هاوڕێ شۆڕشگێڕەکانی دەوروبەری چیای ئاڵب بەجێ بهێڵن و بچنە دەرەوەی سنووری ئیمپراتۆریەتی ڕۆم بۆ ئەوەی هاوڕێکانی لە دەرەوەی وڵاتی ڕۆم بە ئازادی بژین. بەڵام هاوڕێکانی ئەوەندە هۆشیار نەبوون هەست بەم بارە بکەن، نیان ئەزانی لە دوایی داوایان لێدێت نەتوانن خۆیان ڕابکەن و لەبەر برسێتی شپرزە ئەبەن و توانەی مانەوەیان لەو شوێنەدا نامێنێ. کەوا بوو هەرچەند زووتر سوود لەو دۆخ و ڕۆژگارە وەربگرن باشترە، زیاتر درێژە بە ڕاپەڕینە شۆڕشگێڕەکان ئەدەن و زۆرتر خۆیان ڕائەگرن و ئەمێننەوە. پەلامارێکی تر بۆ سەر شۆڕشگێڕەکان. لەو کاتانەدا سەر لە نوێجارێکی تر ڕۆمیەکان چەند دەستە لەشکرێکی زۆریان ڕێخست کە دەستێکیان بەتەنیا زیاتر لە 10,000 کەس ئەبوو. با سەرکردەی سەرمایەدارە خاوەن کۆیلەکان ناردنیانن بۆ شەڕی سپارتاکۆس. لە پاش شەڕێکی زۆر تند و تیژ سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگێڕەکانی ئەمانیشیان لەناو برد و بەسەریان داوزاڵ بوون. وەکو لە پێشەوە باسمان کرد سپارتاکۆس هەروەکو ڕۆژانی ئازادی لەبیر بوو، هەروەها ڕۆژانی کۆیلەی و ئازاردانی لەبیر نەچووەوە. لەو دیلانەی لە مەیدانەکانی جەنگدا گیرابوون 400 کەسی لە بنەماڵە خانەدانەکانی ئەو سەردەمەی وڵاتی ڕۆمی تیا هەڵبژاردن و هەر بەو شێوەی کە خاوەن کۆیلە سەرمایەدارەکان لە گۆڕەپانەکانە کۆیلەکانیان ئەکرد بە گژیەکدا و خۆیان سەیریان ئەکردن، ئەویش هەر بەو جۆرە ئەو 400 کەسە گیراوەی کە ئەندامی بنەماڵە بەرز و بەناو خانەدانەکانی ئەو سەردەمەی وڵاتی ڕۆم بوون لە مەیدانێکی پان و بەریندا کردنی بە گژیەکدا و خۆیشیان هەمویان لە دەوریان کۆبوونەوە و سەیریان ئەکردن. لەمەشدا مەبەستیان ئەو بوو هەر بۆ ئەوەی ئەوانیش تامی سزا و ئازاری زۆر لێکردن و ژێردەستەی بنۆشن وا بە خەڵکی بسەلمێنن ئەوەی خەڵک ئەچەوسێنێتەوە تەنیا زۆرە. کۆیلەش بەو هۆیە زۆر بەسەریەوە هەیە ئەچەوسێتەوە، نەک لەبەر ئەوەی ناوی کۆیلەیە. ئەگەر کۆیلە زۆری بەسەرەوە نەمێنێت ئەوە ئەویش مرۆڤێکە وەکو هەر یەکێک لەو خەڵکە و ئەگەر هاتوو هەر یەکێک لەو خەڵکە ئەو زۆرەی کە خراوەتە سەر کۆیلەکان بەخرێتە سەر ئەوە ئەویش وەکو کۆیلەکان ئەچەوسێتەوە. دەستە لەشکرێکی 10,000 کەسی. سپارتاکۆس دیسان دەستەیەکی تری لەشکری 10,000 کەسی تێک شکاند و لە ناوی بردن، بەڵام لە جیاتی ئەوەی دوای ئەم سەرکەوتنە گەورەیە بڕواتە پێشەوە کەچی بە تەواوی کشایەوە. ئەمەش لەبەر ئەوە بوو چونکە خەڵکی شارەکان هاریکاریان لاگەڵا نەئەکردن و ئەوانیش لەبەر نەبوونی ئازوخە گوزەرانیان لێتاڵ بوو. سپارتاکۆس بەرەو خواروی وڵات واتە خواروی ئیتالیا ڕۆم کشایەوە تاکو سوود لە ئازوخەی ئەو شارانە وەربگرێ کە ساڵی ڕابردوو داگیری کردبوون. ئەم هەواڵی کشانەوەی سپارتاکۆسە بۆ خواری وڵات گەیشتە لە پرسەوانی ڕۆم. هەموو خاوەن کۆیلەکان ترسیان لێنیشت و تێک ڕاکەوتنەخۆ. لەشکرێکی زۆریان ئامادە کرد بۆ بەرگرتن لە کشانەوەی سپارتاکۆس، بەڵام سپارتاکۆس بێگیر و گرفت خۆی و هاوڕێ شۆڕشگێڕەکانی گیاندا ئەو شوێنەی کە ئامەبەستی بوو ئەیویست بیگاتێ. سەرکەوتنەکانی سپارتاکۆس بەرەبەرە ئاڵۆزی لا ڕۆمدا پەیدا کرد، بە تایبەتی لە ناو ڕیزی سەرمایەدارە خاوەن کۆیلەکانە، با جۆرێک کە سامانی دەوڵەمەندە خاوەن کۆیلەکان بە تەواوی کەوتە مەترسیەوە. بەو ڕادەیە کە ناچار بوون کارێکی وەها بکەن بە هەر نرخێک بێت و بە هەر جۆرێک بێ سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگێڕەکانی لەناوبەرن. بێگومان لەو سەردەمی وڵاتی ڕۆمدا هەر کەس پارەدارتر بووایە کۆیلەی زۆرتر دەبوو، لەبەر ئەوەی بە زۆری خاوەن پارە زۆردارەکان خاوەن کۆیلەکان زۆرتر لە شۆڕشەکەی سپارتاکۆس ئەترسان. ساماندار و دەوڵەمەندەکانی ڕۆم زۆر ترسیان لێنیشت و لەم ڕۆ لە ناوخۆیان ناکەوتنە مقۆمقۆ. بڕیاریاندا سەر لە نوێ لەشکرێکی بەهێزتر لەوانی ڕابردوو کۆبکەنەوە و ڕێکیان بخەن و پڕچەکیان بکەن و بیان نێرنە سەر سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگێڕەکانی. بۆ ئەم مەبەستە هێزێکی یەکجار زۆریان کۆ کردەوە و ئەم جاریان با سەرکردەی کراسوس کە خاوەن سامانێکی کۆیلەداری دەرکەوتوو بوو نردیانن بۆ شەڕی شۆڕشگێڕەکان. کراسوس کێ بوو؟
کراسوس لە سەردەمی ئەشکانیەکاندا چەند شەڕێکی سەختی لەگەڵ لەشکری ئێرانیەکاندا کردبوو. نزیکەی 1,800,000 دیناری پارەی ڕۆمی هەبوو. زۆربەی پارەکەی لە شەڕە ناوخۆیەکان کوشت و کوشتاری خەڵکی ڕۆمدا بەدەست هێنابوو. ئەم کابرایە زۆر لە خۆبایی و بێبەزەی بوو. کراسوس و دەلەشکری 6,000 کەسی. لە پاییزی ساڵی 72 پێش زاینیدا جارێکی تر دەلەشکری 6,000 کەسیان دایە دەست کراسوس بۆ ئەوەی شەڕی سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگێڕەکانی بکات. بەڵام سپارتاکۆس کە نەی ئەتوانی ئازوخەی تاوە با لەشکرەکەی بگەێنێ ناچار بوو هێزەکانی خۆی کرد بە دوو بەشەوە. بەم جۆرە هێزەکانی لاوەز بوون. دەستێک لە لەشکرەکەی سپارتاکۆس کە 10,000 کەس بوون لە شەڕدا تێکشکان، 6,000یان کوژران و 900 کەسیشیان بەدیل گیران، ئەوانی تریش پاشەکشیان کرد. سپارتاکۆس کاتێک ئەم کارەساتەی دی بڕیاریدا بچێت بۆ دوورگەی سیسیل لە خواری وڵاتی ئیتالیا، لەبەر ئەوەی دوورگەی ناوبرا و دەخڵ و دانی گەنمی زۆر بوو بە شێوەیەک کە پێیان ئەوت دوورگەی گەنمی ڕۆم. جگە لەوەش دانیشتوانی ناوچەکە هەمیشە ئامادە بوون بۆ شۆڕش و ڕاپەڕین. سپارتاکۆس بڕیارەکەی جێبەجێ کرد و سواری کەشتی بوون. بەڵام کەشتیەکان بەڵێنیان شکاند. حاکمی ناوچەکە لەبەر ئافرینی دەوڵەت بەهێزێکی زۆرەوە ڕێگەی بە لەشکرەکەی سپارتاکۆس کرد. ئێنجا سپارتاکۆس ناچار بوو بگەڕێتەوە بۆ ناوچەکانی کەناری دوورگەی ئیتالیا. کراسوس ئەمەی بەهەڵزانی و بەهێزێکی زۆرەوە بەرەنگاری وەستا و هەموو شۆڕشگێڕەکانی گەمارۆدا. کەمبوونەوەی ئازوخە. زستان هاتە پێشەوە و ئازوخە زۆر کەم بووە، بە جۆرێک ئەگەر سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگێڕەکانی لەو کاتەدا لەو ئابڵوقە و گەمارۆنەدا دەرنەچوونایە هەمویان لەناو ئەچۆن. لەبەر ئەوە بە ناچاری لەگەڵ کراسوس کەوتنە قسەکردن و گفتوگۆ بۆ ئەوەی ناوبژی بکرێن. بەڵام ئەم کارەوەکو پێویست سەری نەگرت، چونکە سپارتاکۆس و هاوڕێ شۆڕشگێڕەکانی هەڵوێستیان پێچەوانەی ئارەزوو و قازانجی هاوڕێیانی کراسوس بوون. ئەوان ئەیانویست بە هەر جۆرێک بێت سپارتاکۆس و کۆیلە شۆڕشگێڕەکانی هاوڕێی لەناو ببرێن. بەم کارە ئەوە بە کۆمەڵانی خەڵک بەگشتی و کۆیلەکان بە تایبەتی بسلمێنن کە هەر کەس بێوێ شۆڕش بکات و داوای مافی خۆی و خۆڕزگارکردن بکات، بەو جۆرە ئەنجام هەر ئەبێ بکوژرێ. هەروەها کراسوس ئەیویست بەهۆی سەرکوتکردنی لەشکری شۆڕشگێڕەکان و کوشتن و لەناوبردنیانەوە ئازایەتی و شانازیەک بۆ خۆی وەربگرێ و خۆی پێگەورە بکە. بە کورتی داخوازی و پێشنیارەکانی سپارتاکۆس هەمووی ڕەت کرایە و هەروەها بە گەمارۆدراوی مانەوە. تاکتیک سپارتاکۆس ژیری و ئازایەتێکی گەورەی بەکارهێنا، شەوێک کە بەفرێکی زۆر باری بوو لە هەموو لایەکەوە تۆف و باو زریان بوو. دوژمن هەرگیز ئەوەی بەبیردانە ئەهات لە شێوێکی بەو جۆرەدا هیچ جم و جۆڵێک بکرێت. سپارتاکۆس لەگەڵ سەیەکێکی هێزەکەی خۆیە بێ ئەوەی هاوڕێکانی تری بزانن لە شوێنێکدا ئەو خەندەکەی بە دەوری لەشکرەکە هەڵکەندرا بوو، پڕیان کردە و بەسەریا تێپەڕین و خۆی ژمارێک لە هاوڕێیانی لە ئەڵقەی گەمارۆدانەکە ڕزگار کرد. کراسوس کاتێک بەمەیزانی ناچار بوو ئابڵقە و گەمارۆدانەکە بەجێ بهێڵێت و بکەوێتە شوێن سپارتاکۆس و هاوڕێکانی. بەم فێڵە یان بڵێن بەم تاکتیکە هەم سپارتاکۆس و هەم هاوڕێکانی لە دوای شکاندنی ئابڵقەی گەمارۆدانەکە ئەوانیش ڕایان کرد و ڕزگاریان بوو. کراسوس زۆری بۆ هات، ناچار بوو داوای یارمەتی لە ڕۆم بکات. ئەوانیش پومپەی سەردانی گەورەی ئەو سەردەمیان نارد بە هاواریەوە لەگەڵ لەشکرێکی چەند هەزار کەسیدا. چەند جارێک شەڕ لە نێوان دەستە و تاقمەکانی کراسوس و شۆڕشگێڕەکانی سپارتاکۆسدا ڕوویدا. لە شەڕێکی گەورەدا کە لە چیاکانی برتیوم ڕوویدا لەشکرەکەی کراسوس شکا، بەڵام زۆری پێنەچوو سپارتاکۆس لە شەڕەکەدا پێکرا و لاقی بریندار بوو شکا، تا دووەکاتی سەرەمەرگی لەسەر ئەژنۆ ئەڕۆشت و با برینداری لەگەڵ دەستە و دایارەکەی کراسوسدا شەڕی ئەکرد، بە جۆرێک کە لە دوای تەواوبوونی شەڕەکە لاشەکەیان بۆ نەدۆزرایەوە لە ناو لاشەی کوژراوەکاندا. لەم شەڕەدا زیاتر لە 1000 کەس لەنەوە بنە ماڵە بەرزەکان و بەناو خانەدانەکان بەدەستی کۆیلەکان و بە شمشێر کوژران، بەڵام لە ئەنجامدا شەڕەکە بانوشستی کۆیلەکان کۆتایی پێهات. کراسوس بەبێ هیچ بەزیەک دەستی کرد بە کوشتنی کۆیلەگیراوەکان، نزیکەی 6000 کەس بگرە زیاتریش لە کۆیلەکان بەدیل گیران. کراسوس داوای کرد ئەو دیلانە بە 6000 داردا هەڵواسن لەسەر ڕێگەی شاری کاپۆ تا دەگاتە ڕۆم. دەستەی 5000 کەسی سپارتاکۆس یەکێک لە دەستە شۆڕشگێڕەکانی هاوڕێیانی سپارتاکۆس کە 5000 کەس بوون، زۆر هەوڵاندا خۆیان بگەێنە ناوچەی ژوورو لە سنووری وڵاتی ڕۆم بچنە دەرەوە، بەڵام پومپەی سەرداری ئەو کاتێ ڕۆم خۆی گەیاندە ناوچەی ژووری وڵات و شەڕێکی گەورەی لەگەڵ شۆڕشگێڕەکانی پاشماوەی لەشکرەکەی سپارتاکۆسدا کرد و لە ئەنجامدا شۆڕشگێڕەکان بەرگیان نەگرت و تێکشکان و هەمویان کوژران. بەم کارە پومپەی سەرداری ڕۆم ئەویش شانازێکی پڕ لە شەرمەزاری بۆ خۆی وەرگرت. سپارتاکۆس و هاوڕێکانی هەموو کوژران، بەڵام بەم ڕاپەڕینە ئەوان نیشاندا کە کۆیلەکان لە تێگەیشتنە تەواون. ئەگەر یەکێتیان هەبێت و دەستی یەکتر بگرن ئەتوانن ببنە خاوەنی خۆیان. بە کورتی
ئەهەمیەتی ڕاپەڕینەکەی سپارتاکۆس. ئەهەمیەتی ڕاپەڕینەکەی سپارتاکۆس لێرەدا بە کورتی باسی گرنگی و ئەهەمیەتی ڕاپەڕینەکەی ئەکەین کە بۆ لەناوبردن و تێکشکاندنی لەشکری سپارتاکۆس ئەوەندە توانای سەربازی لەشکری ڕۆم بەخەرج درراوە کە سیزار ئیمپراتۆری ڕۆم لە ماوەی 8 ساڵدا بۆ گرتنی فەڕەنسای ئێستا بەکاری هێناوە. لەگەڵ ئەوەشدا کە شۆڕشی سپارتاکۆس شۆڕشی کۆیلە ڕاپەڕیوەکان لە 2 ساڵ زیاتر درێژەی نەکێشا. لە کۆتەی مانگی مەرسی ساڵی هەفتاویەکی پێش زاینی شۆڕشی کۆیلە ڕاپەڕیوەکان بە دڵساردی کوژایەوە. دوای کوژاندنەوەی ئەو شۆڕشە دەوڵەتی ڕۆم هەڵگرتن و بەکارهێنانی چەکی لەلایەن کۆیلەکانەوە قەدەغە کرد تا ڕادەیەک ئەم کاری ئەوەندە بە توندی گرت تەنانەت ڕۆژێک شوانێکیان بە گوناحی ئەوە کوشتووە کە ئاسکێکی کەوی بە نێزەک کوشت بوو. پێویستە بەم جۆرە ئەنجامی ئەم ڕاپەڕینە مێژوویە لێک بدەینەوە. یەکەم، ئەگەر بەشخوراوانی کۆمەڵ کە زۆربەی کۆمەڵن لە هەر کۆمەڵگا و هەر سەرزەمینێکدا یەکێتییان هەبێت و ئامادەی خۆبەختکردن بن، ئەوە ئەتوانن هێزێکی ئەو دۆ پێک بهێنن کە دەستگای زۆر وستەم لەناوبەرن. ڕاپەڕینی سپارتاکۆس لەم ڕۆوە ئەوەندە سامناک بوو کە ئەو بێنەوەیانەی ئەم ڕاپەڕینیان بەرپا کرد بوو بە دڵ و گیانەوە ئامادەی شەڕی سەر و ماڵی بوون، وا لەبەر ئەوەی هیچ شتێکیان نەبوو لەم جەنگەدا لە دەستیان بچێ بێپەروا لەگەڵ دژمنەکانی سەربەستیدا شەڕیانە کرد. دووەم، هەر کات هەژارەکانی هەر کۆمەڵگایەک بیانەوێت دەستگای زۆر وستەم تێک بشکێنن، ئەوە پێویستە بەر لە هەموو شتێک ئۆرگان و بەرنامە و نەخشەیەکی تایبەت بەو مەسەلەیان هەبێ، ئەگەرنا ئەگەر وانە بێ ناتوانن سەرکەوتنی دوایی بەدەست بێنن. ڕاپەڕینەکەی سپارتاکۆس هەر لەم ڕۆ بوو بە ئەنجام نەگەیشت کە ژمارەیەکیان لە هەژارەکان لە ئەنجامی بەرپەرچدانەوەی ئەو زۆری لیان کرا بۆ ڕاپەڕین، بەڵام بەبێ نەخشەیەکی ڕێکوپێک لەگەڵ یەکتری کۆبوونەوە. ئەگەرچی گیانی لە خۆبردوونیان تیابوو، بەڵام شێوازی بەدەستهێنانی ئەنجامی تەواو شارەزا نەبوون. سێم، زۆردارانی کۆمەڵ لە هەر لایەک و لە هەر کۆمەڵگایەکدا بن هەرچی توانایەکیان هەیە لە پێناوی سەرکوتکردنی هەژارەکاندا بەکاری ئەهێنن و لە هیچ سەرزەنشت و شەرمێک سڵ ناکەنەوە. هەر کات بەسەر خەڵکە ئازادی خوازەکانە سەرکەوتن بەو پەڕی بێبەزەییانەوە ڕەفتاریان لەگەڵداکەن. کەوا بوو پێویستە هەر کات هەژارانی کۆمەڵ بیانەوێ بەرەنگاری زۆر وستەم ببنەوە، ئەبێ ئەوان لە بەرچاو بێت کە لە کاتی تێکشکاندنیاندا جگە لە مردن هیچ شتێکی تر چاوەڕوانیان ناکا بۆ ئەوەی زیاتر سوور بن لەسەر داخوازیەکان و بەرگەگرتر بن. پاشەکی وا تێمەگەن تەنیا ڕۆشنبیر و خەڵکی ئازاد بیر لە سەربەستی بکەنەوە. لە دواسەدەی بەر لە زایندا یەکەمین شۆڕشی چینایەتیانە لەلایەن دەستەیەک کۆیلەی نەخوێندەوارەوە بەرپا بوو. سپارتاکۆسی شوانی جەنگاوەر و زیرەک بۆ یەکەم جار ناوی ڕاپەڕینی شۆڕشگێڕەکانی لە ڕووی مێژووی نەتەوە زۆر لێکراوەکانی ئەم جیهانەدا تۆمار کرد و ڕابەرایەتی شۆڕشگێڕی چینایەتیانەی ئیقلیمگیری کرد. ئەو شوانە مەزنەی کە گەورەترین ڕێکخراوی شۆڕشگێڕانی لە ئەڵمانیادا بە شانازیەوە بە ناویەوە دامەزرا، ئەو شوانە شۆڕشگێڕی کە بوو بە نمونەی ئازایەتی و خەبات و خۆفیداکردن لە پێناوی ئازادیدا سەرمەشقی بیری سەربەستی خوازی بۆ تێکڕای خەڵکی ئەم جیهانە فراوانە کێشا. ئەو سەرکردە بلیمەتەی تا ئەو کاتی دڵی لەدان کەوت با برینداری و لەسەر چۆک بەرامبەر بە سیستەمی کۆیلەتی شەڕی کرد. ئەو جەنگاوەری کە دوای کۆیلەکردنی ئازادی لەبیر نەچۆوە تەقەلەی بۆ ئەدا سەرمایەدارە ئابڕۆفرۆشەکان باکڕین و فرۆشتن و بازرگانیکردن بە ژیان و خوێن و چارەنووس و بە زۆر بە کۆیلەکردنی خەڵکەوە نەئەوەستان. لە پێناوی کاتبرنەسەری کاتێکی خۆیانە چەندان کۆیلەی بە زۆر بە کۆیلەکراویان لە گۆڕەپانی یاریگاکانە ئەکرد بە گژیەکدا و چەکی یەکتر کوشتنیان ئەدان بەدەستەوە و بەریان ئەدانە گیانی یەکتر و خۆشیان لەژێر سێبەری چەترە زێڕینەکانی لێواری یاریگاکەدا سەیریان ئەکردن و زیاد لەوەش هەزاران قسە و جنێ و تفیان لە ڕووی کۆیلە ژێرکەوتوەکاندا ئەکرد. ئەو بازرگانانەی کە لەسەر قازانجی کڕین و فرۆشتنی ژیانی مرۆڤ و بە زۆر بە کۆیلەکردنی خەڵک پێگەیشتبوون و ئابلوقەی کەرامەتی خەڵکی بێدیفاعیان ئەدا، هەریەکە لە جێگەی خۆی ئەڵلقەیەکی ئەو زنجیرەستەمان تەواو ئەکرد کە جەمسەری ئەو سیستەمە کۆمەڵایەتیە دواکەوتووی گرتبوو. بۆیە هەموو تێکرا قازانجیان بەهۆی ڕاپەڕینی کۆیلە شۆڕشگێڕەکانەوە کەوتەمە ترسیەوە. ئیتاڵیای ئەو سەردەما نمونەی ئیتاڵیای فاشیزم بوو بە مەڵبەندی ستەمی زۆرداری و مۆڵگەی دەرکەوتووی خاوەن کۆیلە لە جیهانی ستەم و ئابووری ئەو سەردەمەدا. لەگەڵ سەرەتای ڕاپەڕینەکەدا تێکرای خاوەن کۆیلەکان وەکو فرۆشتنی هەمیشەیی هەموو چینێکی کۆنەپەرست و هەموو دەستگایەکی دامرکێنەر یەکیان گرت و بە هەرەوەز لە هەموو لایەکەوە هەڵیان کوتایە سەر مەڵبەندی شۆڕشگێڕەکان لە چیای ئاڵبدا. کراسوسی ئادەم فرۆش کە سامانێکی بێشماری لە ڕێگای کوشتن و تاڵانکردنی خەڵک و شەڕی ناوخۆی و سەرکوتکردنی هەژارەکاندا کۆ کردبەوە، بوو بە دەمڕاستی تێکرای سەرمایەدارە ویژدان فرۆشەکانی ڕۆم و وەکوکەوا سووری بەرهۆرد و کەوتە بەر لەشکرێکی زیاتر لە 50,000 کەسیەوە.
پەلاماری ناوچە شۆڕشگێڕنشینەکانی ئیتاڵیایدا و کپکردنەوەی ئاگری ئەو شۆڕشە مرۆڤایەتیانی وەکو مۆرکێکی ڕەشنە بە ناوچەوانی خۆی و هەموو ساماندارە خاوەن کۆیلەکانی ڕۆمەوە. زۆری ژماری پەلاماردەرەکان بۆ سەر شۆڕشەکە و کەمبوونی ئازوخەی شۆڕشگێڕەکان و بەفر و بەستەڵێکی زستان و نەبوونی ئۆرگانێکی نیمچە بنچەیی کە توانای بەڕێخستنی کۆیلە ڕاپەڕیوەکان بشکێ، ئەمانە هەرێک لە لای خۆیەوە هۆیەکی سەرەکی گەورە بوون بۆ لەناوبردنی ئەو ڕاپەڕینە مەزنە پیرۆزە. ڕاپەڕینی کۆیلەکان ئەویان بۆ جیهان سەلماند کە کۆیلە لە ژیری و سێلیقە و تێگەیشتنە تەواون و ئەگەر یەک بن ئەتوانن ببنە خاوەنی خۆیان. کۆتایی مانگی مارسی ساڵی هەفتاویەکی بەر لە زاینی کۆتایی ڕاپەڕینێکی پڕ لە شەرفمەندانی خەڵکی زۆر لێکراو بوو لا بەشێکی ئەم جیهانەدا، هەروەکو بوو بە سەرەتای سەر لە نوێ زەبر و زەنگ و دەستوەشاندنی سیستمی کۆمەڵایەتی ئابووری کۆیلەداری بە ئابڕۆ. ئەهەمیەتی مێژووی ئەو ڕاپەڕینە لەباری کۆمەڵایەتیەوە هەتایە بۆ ئەبێتە سەرمەشقی ژیانی ئازادی خوازی و ڕاپەڕینی هەموو چین و توێژی کۆمەلگایە. وەرگێڕ تا ئێستا گەلێک نووسین لەبارەی کۆیلە و ستەمی کۆمەڵایەتی کۆیلەداری و ڕاپەڕینی کۆیلە و سەرکردە ئازاکانیەوە نووسراوە و گەلێک چیرۆکی شانۆی سینەمایی لە بارەیانەوە تۆمار کراوە، بەڵام ئەگەر ئێمە واقعبین بین ئەوە